سلام عليكم هاوڕێیانی خۆشەویستم بەخێر بن بۆ ئەڵقەیەکی نوێی بەرنامەی سفر یەک ژیری ئەڵقەی ژمارە 78 تۆمار دەکەم 78 هەفتەیە لەگەڵ ئێوەی خۆشەویست هەواڵەکانی ڤیدیۆ گەیمتان پێ دەڵێم تکا دەکەم دوگمەی لایک سبسکرایب لە بیر نەکەن بۆ پشتگیریکردن لەو ڤیدیۆیانە زۆر گرنگە دوگمەی لایک لە بۆ دابگرن تاکە ڕێگەیە بۆ پشتگیریکردن لەو ڤیدیۆیە هەروەها لە بیر نەکەن سبسکرایب چناڵی دووەم بکەن لەو هەفتەیە کۆمەڵ ریڤیوێکی زۆری فیلمەکانمان بڵاو کردەوە یاریەکی شەیە دەمەوێت تاقی بکەمەوە لە چناڵی دووەم ئینشاءڵڵە چاوەڕوان بن با ئەکسەرس بە هەواڵەکانی ئەو هەفتەیە بکەین سەرەتاش دەمێت پێتان بڵێم کە لەو هەفتەیە چی یاریەک بڵاو دەکرێتەوە بارەس پێ بکەین ئەو کەسانی کەەوە عاشقی نیتندۆ سویچن یاخود ئامێری نیتندۆ سویچ یان کۆنسۆڵ نیتندۆ سویچیان هەیە هەموو هەفتە دەڵێن لۆ باسی نیتندۆ سویچی ناکەی ئۆکەی لەو هەفتەیە یاریەکتانە بە بڵاو دەکرێتەوە بەناوی دووم سلێر کۆلێکشن چەند یاریشی دووم لە خۆ دەگریتن هەریەکە لە یاریەکانی دوومی ڕەسەند دووم 2 وەرا دووم 3 وەروە دوومی 2016 لە خۆ دەگری بڕیارە لە 2 مانجی 9 لەسەر نیتندۆ سویچ بڵاو بکرێتەوە ئەگەر نازانی یاریەکانی دووم بێگومان دەستپێکی یاریە شوتەرەکانن کە بە کامێرە کەس یەکەمە یاریی مەیل و ترسناکە زۆر تستانیە وەڵام مەیل و ترسناکە ئاکشنە ئاسەرنجا چێشە بەشی نوێیەکەی دووم ئیتەرنەڵ زۆر نایابوون یاریەکانی دووم خۆش دەوێت بەڵام زۆر ئاشکیان نیمە بەڵام خۆشم دەوێت یاری خۆشن ئەو کەسانێک کە حەز دەکەن تاقیکەنەوە لە نیتندۆ سویچ لە 2 مانجی 9 بەردەست دەبیتن یاریی زۆر سەیر لەو هەفتەیەش بڵاو دەکرێتەوە بە ناوی سەرجن سیمیلیتەر 2 کە بەشی دووەمی ئەو یاریە تێیدا تۆ وەکو پزیشکێکی لەناو شوێنێک لەناو نەخۆشخانەیەک تۆ عملیات دەبۆ خەڵکی دەکەیت تۆ واتە تۆ لاشەی خەڵکی دەکەیتەوە مەسەرەن دڵی کێشەی هەیە عملیاتی دڵی لێ بۆ دەکەین گەدەی تەواو نییە کلیەی نازام لاشەی یاریش سەرنجڕا چێش دیارە وەلەوەی لەوانەیە یاریتان لە بۆ تاقیکەمەوە بیکەمە ڤیدیۆیەکی وڵای حەز دەکەم نازانم بزەڵ کوێ بیاننا ئەو یاریە بە تایبەتی تەنیا لەسەر PC وەروە ئەکسبۆکسی 1 و سیریەس بڵاو دەکرێتەوە لە 2 مانجی 9 لەو هەفتەیە یاریی چێبەرچەی ئۆتۆمبیلی نوێ بڵاو دەکرێتەوە بەناوی WRC10 کە دەیەم ڤێژنی ئەو یاریەکە ساڵانە بڵاو دەکرێتەوە یاری زۆر بەناوبانگینە WRC بەڵام گەیمەری تایبەت بەخۆی هەیە بۆ ئێستاوەکو ئێستا هەموو ساڵی ڤێژنی بڵاو دەکرێتەوە ئەویش هەر لە 2 مانجی 9 واتە لەو هەفتەیە بەردەست دەبێت گەورەترین یاری کە لەو هەفتەیە بڵاو بکرێتەوە بێگومان The Medium لەسەر PlayStation 5 The Medium پارساڵ لەسەر Xbox و PC بڵاو کرا لە ڕێگەی گەیم پاسی یاریشی تایبەتی کاتی Xbox و PC بوو بەڵام لە دوای ساڵێک کە عەقدەکە خلاص بوو ئێستا لەسەر PlayStation 5 بەردەست دەبی واتە یاریەکە تەنیا لەسەر نەوەی نوێ بەردەستە لەسەر نەوەی کۆم بەردەست نابی ترسناکە مانەوە لە ژیانە بەڵام شەڕی تێدانیە وەکو شەڕ واتە چەک وەسلحی تێدانی تەنیا دۆزینەوەی مەتەڵە وەروە ڕزگارکردنی هەندێک ڕۆحیە لە دنیاەکەی دی تۆ کارکتەرێک یاری دەکەی کە توانانی سەفەر بکەیت لە بۆ هەردوو دنیا لە ناو هۆتێلە چیە لە دوای کەسە چی دەگەڕێتن دەتان سپۆیل ناکەم من یاریەکەم نیوەی کردی هەموو تەواو نەکردێت چکە زۆر عاشقی و زۆر ستایلە یاریکردن نەبووم تۆزێک لە لای من بێزار کرد بەڵام بۆ کەسان PlayStation 5 یان هەر لەو هەفتەیە و یاریە لە 3 مانجی 9 بەردەست دەبێت خۆشەویستانم هەر لەو هەفتەیە یاری بەس سیمیلیتەر 21 بڵاو دەکرێتەوە ڤێژنی 21 یاری سیمیلیشنی لێخوڕنی پاسی کە یاریی بەناوبانگە لە مۆبایل زۆر بەناوبانگە بەڵام لە کۆنسۆڵ و ئەوانە زۆر بەناوبانگە ئەیلاگە لە ڕێگەی PlayStation Plus و ئەوانە بڵاو بکرێتەوە گەیم پاسوانە هەبیتن خەڵک زۆر دەکات بەڵام وەکو ئەوەی باوەڕ گەیمە لەژە پارەی پێ بدە بەس سیمیلیشن 2021 یاخود 21 لە بڕیار لە هەفتی نۆ بڵاو بکرێتەوە شتەکە زۆر ئاسانە سیمیلیشنەوەتە دووبارەکردنەوەی ژیانی ڕاستیە لە ناو یاریەک تۆ سایق پاسی هەندێک ئەرکت هەیە خەڵکیێڵ دەگری دەچێت شوێنێک وەروە ڕاگررتنی پاسەکەت و لێخوڕینەکەی بە شێوازی زۆر لە ڕاستەقینە ئەو دوگمانێ ناو پاسی هێرە ناو ئەو پاسی ئەو یاریەش دەبیتن 6 بڕیارە لە هەفتی مانجی 9 بڵاو بکرێتەوە یاریی دیکەی گەورەش لەو هەفتەیە بڵاو دەکرێتەوە بەناوی چێرنۆبل لایت یاریی رووسیا بە زمانەکەشی تقریبان ئینگلیزیش رووسیا خۆتاوە رووسیا بەکەیف خۆتان یاری بکەیت یاریەکە دەسێت ناو شوێنی چێرنۆبڵی ئەو شوێنەی ئەو ڕووداوە گەورەیەکی مێژووی لە ڕوویدا ئەوەی تەقینەوەی ئەتۆمیەکەی لە ڕوودا و شارە تۆ لە ناو شوێنەی بە شێوەیەکی ئالتەرنێت هیستریەوەتە بە شێوەی مێژوویەکی دروستکرامە بزەبت ئەوهانیە بزەبت داسێ ڕاستی ناکاتەوە بەڵام تقریبان لەسەر چێرنۆبڵە تۆ کارکتەرێکی لە چێ شوێنەکەی لێکۆڵینەوە دەکەی و هەندێک ئەرک و مشن هەیە ئەنجامیان دەدەیت ئەو تڕگەر و گەیم پلانێک کە لێم بینیوە سەرنجاتشم بەڵام لە زۆر یاریانش نییە بڵێم یەکسەر هەموو گەیمەرانی جیهانە سندەیکردن بڕیارە و یاریە لە هەفتی مانجی 9 بڵاو بکرێتەوە دوایین یاری کە پێتان بڵێم لەو هەفتی بڵاو دەکرێتەوە سۆنیک کەلەرسە سۆنیک کەلەرس ئەڵتیمەیت ڤێژنی ڕابردووی یاریەکانی سۆنیکە بەڵام بە شێوەیەکی نوێ دووبارە بڵاو دەکەن خۆیان ئامادە دەکەن بۆ یاری داهاتووی سۆنیک کە بڕیار لە 2022 بڵاو بکرێتەوە بۆ ئەو یاری بڵاو دەکەنەوە وەکو بەشی یەکەمی بەشی دووەمی دەبێت یاریشی تەواو نوێی سۆنیک بە گرافیکی نوێ بڕیار لە 2022 بڵاو بکرێتەوە ئەو یاریە بڕیار لە هەفتی 9
لەسەر تاوی کۆنسڵ و پیسی بەردەست بی. پلیستیشن پلاس تاوەکو ئەو ڤیدیۆ ڕێکۆرد دەکەم کە سیوێکی هەشتا بە فەرمی سۆنی ئاشای نەکردێ بەڵام بە پێی دەنگۆ وەروە هەواڵ زەپێکراوی دەڵێن ئەو مانگەش هەر سێ یاری بەردەست دەبیتن بگومان لەوە پلیستیشن 5 یاریەکی مامناوەندی خراپ بەردەست دەبی ئەویش ئۆڤەرکوکت ئۆل یو کن ئیتە کە یاریەکە تەوەکو شێفێکی لە مەطعەمەکش دروست دەکەی پێم وانی یاری زۆر باش بێت بە پلیستیشن 5 بەڵام ئەو یاری بەردەست دەخە سۆنی سە پلیستیشن 5 بەڵام دوو یاریەکەی پلیستیشن 4 پێ باشە و یاری خراپ نینەوە دەتوانم بڵێم لە مانگا مامناوەندە باشەکانە نایابەکان نیە بەڵام لە باشەکانە ئەویش یاری پرێدەتۆر هەنتینگ گراوندە ئەو یاریکەوە کۆواپی تەنیا ئۆنلاینە یاخود سۆڵۆی ئۆنلاین گەمەی دەکەی یەکێک دەبتە پرێدەتەر ئەو مەخلوقی کە لە ناو فیلمەکانی پرێدەتەر هەیە دەبتم پرێدەتەر بەرامبەر سێچار یاریزانی ئۆنلاین یاری دەکەن یاری تەنیا ئۆنلاینە کۆواپەوە شوتەریشە ئەوە لەسەر پلیستیشن 4 و پلیستیشن 5 بەردەست دەبی وەرا یاریشی دیکەش لەسەر پلیستیشن 4 لەو مانگەی بەردەست دەبی ئەویش هیتمان 2 کە پێم وایە چێکە لەو یاری نایابانی هەموو گەیمەرێک لەویسە تاقیکاتەوە بەڕاستی من هیتمان 3 پێ زۆر نایاب بوو هیتمان 2 تاوە کوێستا نەکردیا هیتمان یەکەم تاوا کرد لە ڕێگەی پڵسی وەرمگرت هیتمان 2 تاوە کوێستا نەکردێت چکە پارە پێی نەدا بوو بەڵام جار لە پڵسی وەردەکەم بگمان ئەویشان تاوا دەکەم چکە هیتمان 3 زۆر نایاب بوو ئەکیدم هیتمان 2 هەروە دەبوو ئۆکێ بێنە سەر هاوڵەکانی هەفتەیەمان هاوڕێن لەو هەفتەیە چەند شتێکی سەرنجشەش هەبوو بەڵام هاڵی زۆر گەورە و زەبەلاحمان نەبوو بەڵام چەند شتێکی سەرنجشەش هەبوو چکە بەڕاستێکی لە پاش هەفتەی کۆنفرانسەکەی هاوڵەکانی ڤیدیۆ گەیم زۆر کەم بوونەوە چکە بەڕاستی یاریە گەورەکان لە مانجی 10 و 11 و 12 بڵاو دەکرێنەوە لە مانجی 9 یاری کەمترە هەواڵیش کەمترە بێگومان گەورەترین هەواڵ لەو هەفتەیە ئەوە بوو لەسەر GTA 6 دوو هەواڵمان هەیە لەسەر GTA 6 هەردووچیان دەنگۆ و شت نییە تەنیا شتەکە ڕوویدا یەکەچیان لە ئەڵمانیا لەناو پەخشی ڕاستەخۆی تەلەڤیزیۆنێک لە ئەڵمانیا کە پەخشی ڕاستەخۆ بۆ ڤیدیۆیی کە دەیبینێت گەنجێک لەناو جمهوری ئەو بەرنامە ڕاستەخۆیی هاتە خوارێ هاتە سەر ستەیجەکەی بە پێشکارەکەی وت دەمەوێت لە شاشەی تەلەڤیزیۆنەکەی بە خەڵکی بڵێ بە ڕۆکستار یاری GTA 6 مان لە بۆ بڵاو کاتەوە یاخود ترەیلەرێکی لێ ببینین بێگومان زمانەکە ئەڵمانیا بزەوە نازانم چ دەڵێن بەڵام ئەوەندە لە ئینتەرنێت لەسەر بخینیتەوە ئەو شتانەی تێگەیشتیمە بێگومان پێشکارەکە ئەیشان ئافرەتێکیان پیاوەکە دەزانێت GTA 6 یاریە بەڵام ئافرەتەکە بەپێی ئەو ترانزیشنی خوێنیتمەوە ئافرەتەکە دەڵێت GTA یاری کۆمپیوتەریە چییە یعنی نازانێت GTA 6 بەڵام کوڕەکە زۆر تووڕەیی دەرێت دەڵێ لە تەلەڤیزیۆنی بە ڕۆکستاری بڵێ لە پەخشی ڕاستەخۆ بە ڕۆکستاری بڵێ بەسە با GTA 6 مان لە بۆ بڵاو کاتەوە شتێک سەرنجاکێش بوو لەوانەیە ئیساسی لە ڕۆکستاریش نەکە بێگومان ڕۆکستار کۆمپانیای زەبەلاحە شتێک تەسری ناکە زۆر بە یاریەکانی خۆیان بەرهەم دێنن بەڵام سەرنجاکێش بوو وەر لەو هەفتەیەش لە فەیسبوک یەک لەو کەسانی کە دەنجی ئەکتەرەکانی ناو یاریەکانی جیهانی دەجێڕیتن بە ناوی دەیڤ جانسن لە پۆستێکی خۆی بەشەیەکی سوپرایز یاعی بەشەیەکی سیر بڵای کردەوە دەڵێ لەگەڵ ڕۆکستاری لە کۆنتاکت بوو و عەقدمان کردیە من دەوری پۆلیسێک دەجێڕم لە ناو یاری GTA 6 واتە بە فەرمی کابرا قسەی بڵاو کردەوە بەڵام چەند ساعاتێکی بەستا دەڕوا پۆستەکەی دیلێت دەکات وەو کابرایە نە هەواڵی نەدزە پێکەری هەواڵیە نەلیکەرە و نە دەنگۆشتیش بەڵێکە تەنیا کابرایەکە ڤۆیس ئاکتەرەواتە ئەکتەری دەنجیە لە بۆ یاریەکان بێگومان لەوانەیە ڕاستبی لەوانەش ڕاست نەبی بەڵام من پێم وایە ڕاستە لەوانەیە دەورێک ببینی لە ناو GTA 6 هەستن ناڵێن لە GTA 6 دەڵێ لە یاریەکانی داهاتوو GTA ئەواتە دوو بۆچونمان پێدەدا یان لە DLC-ەکی ئۆنلاینی GTA کە پەیوەندی بە پۆلیسەوە هەیە و کابرا بەشداری دەکەم مەسەڵەن GTA ئۆنلاینی یاخود بێگومان GTA 6 دەبی کە من پێم وایە GTA 6 هەردەو هەفتەیە هاوڕێیان بە فەرمی مۆدێڵێکی نوێی PlayStation 5 کەوتە بازار ئێستا لە هەندێک وڵاتی ئەوروپی و وەروە لە ئەمریکای بەردەستە ڤێژنێکی ژاپۆنیە زەبت نازانم لە چەند وڵاتی بەردەستە جارێ بتەنیا بە کەمی بڵاو دەکرێتەوە نزیکەی 300 غرام وەزنی سوکترە و 300 غرامیش گەلە زۆر یعنی هەست پێ دەکرێت و کەسان بەرزتان گەشتی هەست پێ دەکەن کە وەزنی سوکترە دۆکەکەی بنی دوگمەکەی بەدەستی دەتوانانی بیکەیتەوە دایخی پێشتە تەنیا لە ڕێگەی ئێستای خۆم بە زەرنافیس دەی بیکەمەوە دایخم بەڵام ئەو دۆکە نوێیە ئەو PlayStation 5 نوێ دۆکەکەی بە دەستی دەکرێتەوە خەپات دەکرێت دەڵێن چیپی وایفایەکەی تۆزێک بەقوترە زۆر نا تۆزەک چکە لەبرێ دەڵێن چیپی وایفایەکەی تۆزێک بەقوترە زۆر ناتۆزەک بەڵام زیاتر گەرم دەبی لە چاو PlayStation 5 ئاسایی ئەوەش بە ئەوی دەگەڕێتەوە لەوانەیە تۆزێک دەستکاری هیچ سینگەکەیان کردبی وەزنەکەیان بچوو کردی زۆرینەی کات سۆنی ساڵێک و نیو دو ساڵی پێدەچی کاتە کە ڤێژنێکی نوێی PlayStationی دەردەخە مەسەلەن بۆ PlayStation 4 مان هەبوو فات دوای سلیمان هەبوو دوای سلیمی نوێمان هەبوو PlayStation 3 مان هەبوو فات دوای PlayStation سلیمان هەبوو PlayStation 3 سوپەر سلیمان هەبوو PlayStation 2 وەروای یەکیش بە هەمان شێوە PlayStation 5 من باوەڕ ناکەم ئەو ڤێژنە نوێ شتێکی زۆر گەورەی دابی تەنیا ئەوەیە وەزنی سوکترە وەروە تۆزێک چیپی وایفایەکەی بەقوترە واتە شتێکی نوێتر سۆنی دەخاتە بازار من پێم وایە سۆنی لەبەر ئەو شتێک کردی لەبەرەوەی لەوانەیە بەپێی کات پێرانە گەیشت من ئەو گۆڕانکاریانەی دایان ویست لەو PlayStation 5 کە بڵایان کردو لە بازار دای بنێن ئێستا لەو ڤێژنە نوێ بڵاوی دەکەنەوە کە کاتە کە دەیکڕی دەڵێن ڤێژنێکی نوێ مۆدێڵە نوێ بەڵام هیچ تەسی لەسەر گرافیکی یاری و خێرایی SSD و ئەو شتانە ناکە
تەنیا و تەنیا هەندێک گۆڕانکاریە سۆنی ئەنجامیدا پێم وایە ئەوە خۆ ئامادەکردن لە بۆ ڤێرژنی داهاتی پلەیستێشن 5 کە لەوانەیە لە 2022 یاخود کۆتایی 22 یان سەرەتای 23 ببینین بێگومان دەنگۆ هەیە دەڵێن پلەیستێشن 5 سلیم یاخود پلەیستێشن 5 پرۆ لە بەرمێنانە من پێم وایە لە بەرمێنانە بەڵام باوەڕ ناکەم ئەو جارە زووتر بڵاو بکرێتەوە وەکو پلەیستێشن 4 و پلەیستێشن 3 بەرە پلەیستێشن 5 هێشتا بەردەست نییە لە هەموو وڵاتێک یاخود ئەگە بەردەستش بینێکی زۆرگران خەڵکەکی زۆر ناکڕێ زارێ بزانین کو دەبی ئەستاگە لە بازار پلەیستێشن 5 تان کڕی دەتوانن ئەگە تاوەکو سە پلەیستێشن 5 نەکڕیە و لەتوێ بیکڕی مەسەڵەن پەلەت نییە پێم وایە چاوەڕێک ئەو ڤێرژن نوێ بکڕە دایمەشتی نوێ باشتر لەو شتێک کە هەیە لە بازار بابینە سەر ئێلدن ڕینگ زۆر ڕۆژنامەنووسی یوتیوبەر لەو هەفتەیە 15 خولەک لە گەیمپڵی یاری ئێلدن ڕینگیان بینی بەڵام نەیانتوانی هیچ گەیمپڵەیەک و هیچ سکرینشۆتێکی نوێ بڵاوکەنە تەنیا یەک دوو وێنەی نوێ هەنەبوو نوێ هەبوو لەلایەن فرۆم سافت وێر بڵاوکرێ بەڵام ئەو گەیمەرانە یاخود ئەو ڕۆژنامەنووسە و یوتیوبەرانی کە یاریەکەیان بینیە دەڵێن تێکەڵەی سێ یاریە تێکەڵی یاریەکانی دارک سۆڵسیە تێکەڵێ دارک سۆڵز لەگەڵ سەکیرۆ و وەروەها بڵەد بۆرنی تێکەڵکەی ئێلدن ڕینگ دروست دەبی ئەو قسێژمانەیە چیە بەو کەسانەیە و سیاری نەکردی مانایەکەی وایە یاریەکە وەکو دارک سۆڵسی بۆسفایت و گەیمپڵەیەکی قورسە وەکو بڵەد بۆرنی دنیاەکە جەوەکەی تاریکە و وەروەها پڕە لە مەخلوقی جیاواز و وەکو سەکیرۆش ئۆپن وۆڵدەچی گەورەیە واتە هەر سێ فۆرمیلایان تێکەڵ کردنە یاری ئێلدن ڕینگیانێت دروست بووە کە من یاریەکانی دارک سۆڵس و دیمن سۆڵس تاوەکو ئێستا هیچ لەو یاریانم تەواو نەکردیە سەکیرۆش نەمتوانی تەواوی کەم و بڵەد بۆرنیشم پێ تەواو نەکرێ من گەیمەرێکی زۆر باش نیمە لەو یاریە قورسانەی سۆڵز لایکانە پێم وایە زۆر قورسن کاتەی زۆریان پێچێ و کاتەم نییە بەڵام سەرنجا چێشن بەڵام ئێلدن ڕینگ لەبەرەوەی دوو نووسەری زۆر گەورەی جیهانی کاری تێدا دەکەن یاخود کاریان تێدا کردیە حەز دەکەم تاقیکەمەوە دنیایەکەم زۆر پێجوانم بڕیارە لە مانجی یەکی 2022 بڵاو بکرێتەوە ئینشاءالله بەپێی هەواڵەکی دیکەی دزەپێکراو بی یاری The Last of Us 2 بەشی ئۆنلاینەکەی وەکو یاریەکی سربەخۆ ئێستا ناکیدۆ کاری لەسەر دەکەن و لەوانەیە تا کۆتایی ئەو ساڵ بڵاو بکرێتەوە واتە چۆن Ghost of Tsushima مۆدی ئۆنلاینی هەیە و مۆدە ئۆنلاینەکەی بە $20 بەتەنیا دەفرۆشی Last of Us 2 ئۆنلاینەکەی بە هەمان شێوە دەبێت هەرچەندە بەپێی هەواڵی دزەپێکراو بی دەڵێن ئەو مۆدە ئۆنلاینی لە ڕێگەی PlayStation Plus بەردەست دەبی تاوەکو گەیمەرێکی زۆر بخاتە ناوی کە پێم وایە شتێکی باشە بەو شێوازە بەردەستی بخەن تاوەکو زۆرترین گەیمەر لەبەرەوەی باوەڕ ناکەم ئەو فرۆشەی هەبی مۆدی ئۆنلاینی Last of Us یاریی زەبەلە بەڵام مۆدی ئۆنلاین ئەو گەیمەرەی ئەو فرۆشەی نابی بەقەدەر یاری چیرۆچێکی Last of Us ناوام یاری ئۆنلاین نافرۆشی بگومە فۆرتنایت و ئانە زۆرترین گەیمەریان هەیە بەڵام لەو جۆرە یاریانە پێویستە تۆ بە خۆڕایی یاخود لە ڕێگەی پڵس بیدەی بە گەیمەران تاوەکو گەیمەرێکی زۆر هەفتانە بتوانن تاقیب بکەنەوە و یاریەکە بزانین چۆنە تۆ نییە بێگومان تاوەکو ئێستا بزەبت ناوی تایتڵەکە نازانین ئایا بە ناوی فراکشن دەبی یاخود ناوەکی جیاوازی دەبی هێشتا شتان نازانین نایتلۆک بە فەرمیاشانە کردی بەڵام دەزانین کەوا ئێستا لە کارکردن دەڵێن مۆدێکی باتڵ ڕۆیاڵی هەیە وەروەها مۆدێکی کۆواپی هەیە و مۆدی 1:1 یاخود 2:2 دەبی کە پێم وایە ئەویان زۆر سەرنجا چێش دەبی تۆ بە دوو کارکتەری ناوی یاریەکەی ئەوانیش تیم بەرامبەر بێنن دوو کارکتەری بە ناوی یاریەکەی بە هەمان چەکوەستی حال لە شوێنێکی وە شەڕ لە دژی یەکەی دەنگۆشێ دەڵێن مۆدێکی هەیە چەند یاریزانێک بەرامبەر یەک لافاو لە زۆمبی شەڕ بکەن کە نازانم ئەویان دەکرێت خود ناکرێت بەڵام ئەگە بکرێت سەرنجا چێش دەبێت هەر لەو هەفتەیە چەند وێنەیەکی نوێی فیلمە نوێیەکەی Resident Evilمان بەدەست گەیشت یاخود بینیمان لیۆن ئەسکەنەدی وەروە کلێر ڕێدفیلدی نیشان دەدەکە بەدووە کلێرەکەم پێ ئۆکێ و ئەخان ماکتری نازانم ناوەکەی بینی بەڵام چەند فیلمێکی هەیە پێم وایە ئۆکێ بەڵام کارکتەری لیۆنەکەی بە کارکتەری لیۆنی ناو یاریەکان ناسی ئەوەش گەیمەرێکی یەکجار زۆری تووڕە کردێت لەبەرەوەی کاپکۆم زۆر بە عقلی کار لەسەر لیۆنی دەکات دەزانیت چۆن لیۆنی دروست دەکات سندە کاپکۆم دەستی هەیە بگومانە دروستکردنی و فیلمەش بەڵام بگومان بەرهەمی کاپکۆمی نییە سۆنی بەڕێوەبەرایەتی دەکات لە بڵاوکردنەوەی فیلمەکەی پێم سەیرە کە کەسێکیان دانە نایە بە لیۆنی بچی ئەوە چەندین جارە و کارەی دەکەن لە فیلمە ئەنیمەیشنەکان زۆر باشن لە دروستکردنەوەی لیۆنی بەڵام لە فیلمە سینەماتیکەکان خراپن زۆر کابراایان دانایە بە ڕەگەس مەکسیچیە ئەوەش دەگەرێتەوە بۆ ئەو مەسەلانی کە لە ئەمریکای هەیە کە نابێت ڕەگەس پەرستبی و ئێستا قانونەکەی لە هۆڵیوود دەبی ئافرەت وەروە ڕەشپێست وەروە مەکسیچی یاخود ئاسیایی ئەو کەسانی کە سپی پێست نینە دەبیت لەناو فیلمەکان نوێنەرایەتی بکرین و باز بکرێنەوە نیشان بدرێن بۆیەش وەبزانم دایان لەبەر ئەو مەسەلە سیاسیانە ئەو کارکردیان دانایە
وێنەکان ئۆکەینە بەڵام ئەوەی زۆر سەرنجاکێش بوو لەو وێنانە بینیمان یاخۆ لەو دیسکریپشنێک کە بڵاو کرا لەسەر فیلمەکەی ئەوەی کەوە زۆر گرنگی نادەن بە دیمەنی کۆمپیوتەری ئەوم بەدڵە دەڵێن فیلمەکە وەکو یاری Resident Evilی دەبی وەکو تقریبان دەڵێن بە Resident Evil 2 و Resident Evil 7 دەبی واتە یاریی ترسانی واتە فیلمێکی ترسناک دەبی فیلمێکی خاو دەبی زیاتر گرنگی بە کاراکتەرەکان دەن چەند نمونەیەکی دوژمنی گەورە و زەبەلاحی تێدا نییە بەڵکو چەند دوژمنیش تێدا کە ترسناکەن واتە فیلمەکە ئاکشن نییە بەڵکو فیلمێکی ترسناکە ومانەوە لە ژیانە من ئەوشتم بەدڵە بەڵام هیوادارم ئەو ئەکتەرانی هەڵیان بژاردیە گونجاو بن چکە کاراکتەری لیۆن لەناو یاریەکان زۆر زەبەلاحە گەیمەرەکی زۆر عاشقی ئەو کاراکتەرەیە کڵێرش بە هەمان شێوە هیوادارم بتوانم ئەو هەدەفەکەی خۆیان بپێکن و فیلمێکی نایابمان لە بۆ دەربچی کە دەڵێن لە مانجی 11 بڵاو دەکرێت بەڵام باوەڕ ناکەم لە مانجی 11 بڵاو بکرێت من پێم وایە تاخیرتر لە بەروتا وەکو ترێلەرێکمانی دەبینە ئانی تۆزە دوای خەن لەوە مانجی 12 یاخود سەرەتای ساڵی داهاتوو زۆر بەتان لە هەفتەی ڕابردوو لە بەرنامەی ڕابردوو لە کۆمنت نووسیتان ژیر باسی یاری نوێیەکەی مارڤڵت نەکرد لای لە بیرم کرد باسیکەم لەبەروی زۆر لەلام گرنگ نییە یاری مارڤڵز میدنایت سن پێم وانە یارێکی زۆر گەورە و زەبەلاح بیتن یاریەکەم ڕاستە کاراکتەرەکانی ناو دنیا مارڤڵتیدا بەڵام بە شێوەی ئەکسکۆمە واتە استراتیژیە واتە یاریەک نییە کامێرێکە سێمی بتوانین تەقە بکە یاخود بچە پێش چیرۆکە بڕی بەڵکو یاریش استراتیژیە بە ستایلی ئەکسکۆمی نازانم ئەکسکۆمتان بینی و یاخود نە تۆ یاریزانەکانی خۆت لەو بەریە دژمن لەو بەریە دوگمێکدا دەگری کاراکتەرەکان بەخۆی شەڕ دەکات تۆ تەنیا استراتیژی یاریەکە وەردەگری واتە گەیمپڵەیەکەی لە ئاسمانە کامێرە لەسەرەوە پیشاندە یاخود لە تەنیشتێک بەڵام کۆنتترۆلی ڕاستە خۆی ناکەی وەکو یاری تاقیکەرەکانی کە سێم و کەسی یەکەم ئەوانە نییە منۆک خۆم هەواداری یاریەکانی ئەکسکۆم یاخود لەو ستایلە نیمە پێم وانە سەرنجڕاکێش بن لەوانەیە یارێکە بتەقتەوە خەڵکەی زۆرش حەزی بەڵام بۆ من نییە بۆ زۆر گرنگی پێینەدا باسم نەکرد بێمەسەر گەورەترین هەواڵی ئەو ڕۆمان ئەویش بە باسی ئەوە بکەم کە لەوانێ زۆر بەشتان بەدڵتانەی بەڵام من عاشقی یاری دێت ستراندینگ بووم بەشی دووەمیشی ئێستا تقریبان بە فەرمی لە بەرەمێنانە لە مقابلەیەک لەگەڵ نۆرمن ریدز ئەو کەسەی لەناو زنجیرەی وۆکینگ دێد زۆر بەناوبانگە وەروەها کاراکتەری سەرەکی یاری دێت ستراندینگی ڕەسەنە لە مقابلەیەک لەگەڵ نیوز ئاودێتێکی بەرازیلی باسی سیزنی نوێی وۆکینگ دێدیان کرد و هەروەها باسی یاری دێسڕاندیجیان کرد کە یاریەکە چۆن بچۆن نەبوو ئایا بەشی نوێی دەبی یاخود نە نۆرمن ریدز بەبێ مشکلی هێکسە گوتی بەڵێ من ئێستا لە مناقەشەم لەبەو بەرەمێنانی بەشی دووەم یعنی یەکسە سپۆیلی کرد بەبێ ئەوەی بکرکات و ئایا یاریەکە 100% نییە کو دەبی قسەی بکە کۆجیماشتا قسەی نەکردیا سۆنی قسەی نەکرد یاریەکە ڕاستە مڵکی کۆجیمە بەڵام سۆنی بڵاوی کردووە لە بە پلیستیشن و پیسی بەڵام سۆنی یاخود کۆجیما دەبی ئاشکرای بکەم پێم سەیرە نۆرمن ریدز ئەو حەقی بەخۆی دا یەکسەر یاریەکەی ئاشرا کردیا بێگومان زۆری پێنە ساعتش پێچ و یەکسەر هەموو ماڵپەڕەکانی ئینتەرنێت و لە یوتیوبەرەکانی یەکسەر کردیارە فەرمی کە بەشی دۆمی دە ستراندینگ لە بەرەمێنانە بەڵام پێم سەیرە کەی بڵاو دەکرێتەوە لەبەرەوەی کۆجیما ئێستا خەریکی یاریشی جیاوازە لە دە ستراندینگ وەزەم ئێستا خەریکی یاریشی ترسناکە یاریی تاو نوێیە لەوانێت لە پاش ئەو یارێت دەستراندینگ دووی بەرهەمبینی بەڵام چیرۆکی دەستراندینگ بە شێواسە کۆتایی پێهات مەجای بەشی دووەمی نەهێشتیتەوە نازانم چۆن باسی بەشی دووەمی دەستراندینگ دەکەن یاخود چیرۆکەکە بەرەو کوێ دەڕوا کاراکتەرەکەی نۆرمن ریدزی چۆن چۆنی تۆ من سپۆیل ناکەم بۆ کەسانی یاریەکان نەکردیا بەڵام پێم سەیرە و نازانم چۆن ڕێگایەک دەبینەوە لە چیرۆکەی بەرداوی پێ بدەن یان باسی ڕابردووتر بکەن کاتەکە دنیا چۆن وای لێ هات ئەگە ئۆبی سەرنجڕاکێشترەوە بڕای من نازانم چی بەسەر بەڵام دەزانین کە ئێستا یاریەکە لە بەرەمێنان ئەگەر هەواڵی نوێ و زانیاری نوێ بەدەست کات ئینشاءالله لە بەرنامەکانی داهاتوو بۆتانی باز دەکەم ئەگەر حەزت لە زنجیرەی مەنی هایست یاخود لا کاسا دی پاپێل تاوانی پارەیە لەو یەک دوو هەفتەیەی یاری واچدۆگ لیجن مۆدێکی ئۆنلاین زیاد دەکەن کاراکتەرەکانی تێیدا جلوبەرگ و کاراکتەر و مشنی وەکو مەنی هایستی تێدایە چەند گەیمەرێک پێکەوە چەند باقێک دەبڕنەوەشتانە هەمان جلوبەرگ بەکاردێنن هێشتا گەیمپڵەیەکەمە فەرمی نەبینیوە یاخود هەندێک شتمان لێ هەندێک ڤیدیۆم لێ بینیوە بەڵام هێشتا بە فەرمی نەمان بینیوە بزان گەیمپڵەیەکە چۆنە ئەوەش لە دوای ئەوە دێ کە ڕۆژی جومعە ئەو جومعەیەکە بێ 5 ئەڵقەی وەرزی نوێ یاخود وەرزی پێنجەمی زنجیرەی لا کاسا دی پاپێل یاخودمەنی هایز لە نێتفلیکس بڵاو دەکرێتەوە کە ئینشاءالله سەریان دەکەم و ریڤیوشی لەبۆ دەکەم لە چەناڵی دووەمە هاڵ سەری لەسەر فۆرتنایتی کاراکتەری مایک لۆری کە ویل سمیت ڕۆڵەکەی دەبژێڕێت لە فیلمی باد گای لە فیلمی باد بۆیز لە بۆ یاری فۆرتنایت زیاد دەکرێت ئەوەش
سکینەکەیتی دەتوانن کە بەردەست بوو لە بۆ خۆتان وەری بگرن چاڵنج شتە دەخۆت تەواوی دەکەی وەری دەگری بابینە سین لە سین قرارێک دەرچ حکوومەت سین دەری کردی دەڵێ هەر گەیمەرێک تەمەنی 18 ساڵبی ڕۆژە 1 ساعت لەبووی هەیە یاری بکە و لە هەفتەی 3 ساعت لەبووی هەیە یاری بکە ئەو کەسانی لەسەر 18 ساڵینە هێشتا بڕیارەکەی وان ماوە بڕیاری وانش دەدەچی کە چۆن توان یاری بکەن و 18 ساڵی کاتێک قوتابخانەش دەکرێتەوە بە هیچ شێوەیەک بۆیان نیە یاری بکەن تەنیا لە ڕۆژەکانی پشوو یاخود لە کاتەکانی پشوو مانگەکانی پشوو هەفتەی 3 ساعت لەیان هەیە یاری بکەن بگومان ئەو هەواڵە تەقیەوە لە هەموو جیهان و زۆربەی ڕۆژنامە نووسە گەورەکان زۆربەی ڕۆژنامە و ماڵپەڕ و تەلەڤیزیۆنە گەورەکانی جیهان کردیانە خەبەرێکی گەورە کە سین ناوێ منداڵی 18 ساڵ کاتی خۆی بە یاریکردن بکوژی کە بێگومان ڕیاکشنێکی پۆزیتیڤ و نێگەتیڤی لێکەوتەوە من باسیەوە ناکەم کە وڵاتانە پێیان کۆپیان کوونی لەبەر لامان گرنگ نییە بەڵام ئەوەی لام گرنگە ئەوەیەکەوە شتێکی خراپ نییە ئەگەر چۆن دەڵێ ڕێگری بکرێت لەوەی کاتی منداڵ بە خەسار نەبردرێ بەڵام لە هەمان کاتیشدا زۆربەی ئەو کەسانێکەوە ڕۆشنبیرن یاخود زیرەکەن زۆربەی هەرە زۆری گەیمەرن و گەیمەرەکان مێشتیان کراوەترە لە زۆر ناڵێم گەیمەر باشترن لە خەڵکی دیکە بەڵام زۆربەی کات گەیمەرەکان زمانی دووەم دەزانن زۆربەی کات گەیمەرەکان شارەزای کللتوری دیکەنە زۆربەی کات گەیمەرەکان وشیارترن لە بڕیاردان لەبەرەوەی یاریان کردی لە ناو یاری بەردەوام بڕیاردان هەیە دەتوانشتی باش و خراپ لێک جیاکەیتەوە خراپ نییە یاریکردن بەڵام بێگومان سنووردانانیش هەر خراپ نییە یارەکی زۆر سەرنجات چێش بڕیارە بڵاو بکرێتەوە ئەگەر لە بیرتان بی لە مانکین ڕابردوو کەشتێکی گەورە لە کەناڵی سیوزی لە کەناڵی سیوز کەشتێکی گەورە کەناڵەکەی گرت کەناڵ مەبەستم وایە کە ڕووبارەکەی گرت شوێنەکەی گرت نەیهێشتنی شتێک تێپڕبی و عکس بووە یاریان خەریکی دروستکردنی یاریەکەن لەسەر هەماشت تۆ دەبی ئەو کەشتێک گەورەیە و بار هەڵگرێک گەورەیە بەو شێوازە دابنی و ڕووبارەکە بگری تاوەکو پوینت بەدەست بخیت یاریک سەرنجاکێشە بزەبت ناوهەکەیم لەبیر نمایە شتێکی تۆن چۆن دڵی سەخیفی گچکەیە بەڵام هەر حەزم کراگەدار بن کە یاریێکی لەو بابەتە لە بەرەمێنانە مایکرۆسۆفت بە فەرمی ڕاگەیاند ویندۆز 11 لە 5 مانگی دا بە فەرمی بەردەست دەبیتن و ئەو کەسانی ویندۆز دەیان هەیە دەتوانن بە خۆڕایی ئەپگرێدی ویندۆز 11 بکەن بۆ کەسانی ویندۆز دەشیان نییە نرخی ویندۆز 11 ئەوزام $110 تا $120 شتی وایە هەموو ڤێژنەکانی مەزنا بزەم چکە بەڕاستی من پارەی پێ نادەێ من پارەی پێدەم بەڵام من کیەک دەکڕم لە هەمجار لە ئینتەرنێتی ئێستا ویندۆزەکەی خۆم هەشتا ئەکتیڤم نەکردیە بەڵام ئەگەر ئەکتیوی بکەم بە شێوازێک ئەکتیوی دەکەم کە $20 $25 کیەکەی دەکڕم کلیلەکەی لە ئینتەرنێت دەکڕم و داخلی دەکەم بەس بەڵام بە بڕای من نەیکەنە ویندۆز 11 جارەوە ئەرسەنە تایبەتمەندەکانی ویندۆز 11 سەرنجاکێشە بۆ ویندۆیەکان چوار گۆشە کراون ستارتەکە هاتە ناوەڕاست بەڵام توای میبی شوێنی خۆی بەڵام هاتە ناوەڕاست سێرچ بارەکەی سریعترە و زۆربەی ئایکۆنەکان شێوەیان گۆڕدرا مایکرۆسۆفت دەڵێ زۆر خێراترە و زۆربەی ئەو سیستەمانەی زۆربەی شتەکانی ویندۆز دەیان گۆڕی و ئەپدەیت کردیتەوە بەڵام هێشتا هەندێک شت مایە لەناو ویندۆزی کە هێشتا پێویستی بە گۆڕانکاری گەورە هەیە وەکو ماچی لێ بکەن چکە بەڕاستی سیستەمی ماکنتۆش یاخۆ سیستەمی ئەپڵ لە کۆمپیوتەری کە من هەردووچی بەکاردێنم هەم ویندۆز سیستەم بە ویندۆزەوەی مۆنتاژی پێ دەکەم بەڵام ماچیش بەکاردێنم بۆ هەندێک ڤیدیۆی تایبەت ماک نازدارە منافەسەی ناکرێ بەڵام ویندۆزیش زۆر زۆر کراوە و خۆشە بەڵام ئەو شتانێک کە لە ویندۆزی ئەو جارە زۆر بەڵام ئەو شتێک لە ویندۆز 11 خەڵکەکی زۆر زۆر حەز دەکە ئەنجامی بدە بێگومان زیادکردنی ئەپەکانی ئاندرۆیدیە لە ناو ویندۆزی بە شێوەیەکی ڕاستەوخۆوە تە پێویست ناکە بچی بەرنامەیەکی تایبەت دابنی لە ناو بەرنامەکە ئەپی ئاندرۆیدیش بکە ئێستا ڕاستەخۆ ویندۆز 11 خۆ دەتوانانی ئەپی ویندۆز 11 ئەپی ئاندرۆیدیش بکە بۆ من تیکتۆکە سناپچاتە فەیسبوک ئینستاگرام وەکو ئەپلیکیشن بەکاریبینی کە ئەوەش وەڵامدانەوەی ئەپڵیە کە ئەپڵیش ئێستا ڕێگە بە ئەپەکانی iOS دەدا لەسەر ماکۆسی بەردەست بێت چەند گەیمپلەیەکی نوێی یاری ساینس ڕۆمان بینی هەفتخولەکێک بڵاو کراوە لە دوای کۆنفرانسەکەی ڕابردوو کە هەندێک شتمان لەسەر ساینس ڕۆی بینی ساینس ڕۆ دەتوانین بڵێن GTA بە شێوەیەکی کۆمیدی GTA کە بە شێوەی 11 لەسەردا واتە زۆر زیاد لە حد شتەکان پڕئەکشنترە گەیمپلەیەکی سەرنجڕاکێش دیارە ئەو جارە لە لای مەکسیکۆ و جیانە دەبێت هەمووی نازانم چ مەسەلەیە لای مەکسیکۆ سەحراوشتە هەموو یاریەکان چوینە هەموو منتیقەیە هەو لەو یەک دو ساڵێ شتێوێندەر ئەوە چەند گەیمپلەیەکی نوێ دەتوانێت بە خۆتان سەیری بکەن لینکی لە دیسکریپشندا دەنێم سۆنی درۆی لەگەڵ کردین عینەک درۆی لەگەڵ کردین سۆنی ناڕاست بوو لەگەڵمان لە کۆنفرانسی ڕابردووی لە ستیت ئۆف پڵێ ڕابردوو سۆنی وتی لە ناو هاوینی ئەو ساڵ چاوەڕوانی ئەپدەیتی نوێ بن لەسەر گاد ئۆف واری لەسەر هورایزنی و لەسەر شتی نوێ
لە هاوینی ئەو ساڵ لە هەفتەکانی هاوینی ئەو ساڵ نەیگۆ لە پاییزی ئەو ساڵ وتی لە هاوینی ئەو ساڵ بێگومان ئەوە هاوین کۆتایی پێدێ بە فەرمی لە جیهان چەند لە کوردستان 21 بە فەرمی پاییز دەست پێ دەکات بەڵام لە جیهان 1 واتە دەستپێکی پاییز مانجی 11 پاییزە 12 1 2 زستانە 3 4 5 بەوایش دەکات هەموو جیهان زۆربەتان لە کۆمنت نووسیبتان ژیرەت و قسەکان ڕاست دەرنەچوو من تەنیا قسەکانی من زۆربەی کات دەنگۆیەکان لە ئینتەرنێت وەری دەگرم و ئەوە هەندێک بۆچوونی خۆمی لەسەر دادنێم کە بزانم ڕاستیان خودنا اینجا پێتانی دەڵێم من لە قسەی سۆنی دەموت کە لە مانجی 8 یاخود کۆتایی مانجی 7 ستیت ئۆف پلی دەبینین و گاد ئۆف وار دەبین لەبەر سۆنی بەخۆی وەی وت بوو تەنانەت ئەوە بلۆگ پۆستی پلیستیشنیە ستیت ئۆف پلی کە لە 6 جوڵای بڵاوی کردەوە وتی سی خولەک لە یاری دێثلوپی بڵاو دەکەینەوە لە کۆتاییەکەی نووسیتی ئەو شۆکەیسە واتە ئەو ئیڤنتە will not include واتە گاد ئۆف واری نوێی تێدا نابی هۆرایزن فۆربیدن بنوێستی تێدا نابی یاخود یاری نوێی پلیستیشن VR تێدا نابی دەڵێ ئاگا درێ وریابن لە هاوینی ئەو ساڵ لە تەواوی هاوین ئاگادار بن لە هاوینی ئەو ساڵ ئەپدێتی نوێتان پێ دەڵێن واتە شتی نوێتان لەسەر یاریانە پێ دەڵێن وەستی گاد ئۆف وار و هۆرایزن و یاری نوێی VR یاخود ئەو VR نوێی پلیستیشن یەک ژێنەرێشن VR بێگومان لەسەر هۆرایزنی زۆرشمان زانی زایمان یاریەکە دواخرە لە بۆ 2022 مانجی بڵاو دەکرێتەوە زۆر زانیاریمان لەسەر زانی و پلیستیشن VR 2 تاوەکوێسە تەنیا چەند وێنەیەکمان لێ بینیوە ئامێرەکە بەڵام هیچ یاریێکی گەیمپلی یاخود نوێمان لەسەر پلیستیشن VR نەبینیوە و گاد ئۆف واریش تاوەکوێستا بێدەنگە بەپێی دەنگۆی نوێبی بەپێی نوێترین دەنگۆبی کە لافتەی ڕابرژ هەندێکم باس کرد بەڵام بەپێی دەنگۆی نوێ بیتین یاخود هەواڵی دزە پێکرا بیتن پلیستیشن VR 2 وەربا گاد ئۆف وار لێک کۆنفرانس بێکەوە باز دەکرێت یاخود لێک ستودیۆ پلی بێکەوە باز دەکرێت لەبەرەوەی هاوڕێیان ساڵی داهاتوو 2022 پلیستیشن VR نوێ بڵاو دەکاتەوە واتە شتێکی گەورەیە پێویستە سۆنی شتی نوێ لەسەر باز بکە هەواڵی نوێ لەسەر باز بکە بەڵام کەی باسی دەکا هێشتا نازانین و بەڵام ئایا لە مانجی نۆ چاڕوانی گاد ئۆف واری بین یاخود نەبی لە ئێستا پێتان دڵێ ماوەڕیان هیواکاتان زۆر بەرز مەکەنەوە لەوانەی نەیبینین لەوانەی ببینین من نازانم بەڵام ئەوە تەنیا وەڵامێک بوو بۆ ئێوە خۆشەویست کە زۆربەتان پرسیاری ئەوەتان دەکرد ژیر شتی نوێی لەسەر گاد ئۆف واری هەیە نییە منش تەنیا وەڵامدانم ئەوە تەنیا وەڵامدانەوەیەک بوو ئەوەی خۆشەویست تاوەکو بزانن کە من چۆن قسە دەکەم هەواڵەکانی من لە کوێن دەرم بۆیە من دەموت لە هاوینی ئەو ساڵ بێگومان من لەوەی گاد ئۆف واری نوێ دەبین لەبەرەوەی سۆنی خۆی وێوت کە لە سەمەر دەیبینین بەیانی پاییز دەست پێ دەکە 1 دەبتە پاییز گاد ئۆف وارمان لە هاوینی ئەو ساڵ نەبینی دەزانین یاریەکە دواخرە لە 2021 بۆ 2022 بەڵام ئاکەی لە 2022 بڵاو دەکرێتەوە من هەفتەی ڕابردوو وتم باوەڕ ناکەم گاد ئۆف وار مانجی 4 بڵاو بکرێتەوە کە من زۆربەی یاریەکانی گاد ئۆف وار لە مانجی 4 بڵاو کرێنەوە من پێم وایە لە کۆتایی 2022 بڵاو دەکرێتەوە لەبەرەوەی یاریەکەشتا ئامادە نییە بەڵام ئەوم پێسەیرە سانتا مۆنیکا خەریکی دوو یاری لێک کاتدا یاریێکی نوێیان هەیە کێشتا ئاشیان نەکردیە و هەمیش گاد ئۆف واریان مایە کێشتا ترێلەرێکمان لێ نەبینیە سانتا مۆنیکا نازان بەنیازی چێ کۆری بارنۆک زۆر لە تویتەری ئەکتیڤە نازانم لەو خەریکی ئیشەکەی خۆی نییە بە تەواوەتی ئەوەندە خەریکی تویتکردنیە کۆری بارنۆک هەر ئاگادار نییە من نازانم چکە دەنگۆشەی دەڵێن کۆری بارنۆک هەر گاد ئۆف واری ڕاگنەوەشی بەرەم لەی نەیە خود ئاگادارە بەڵام ئەو دەرهێنەری یاریەکەی نابێت چاوەڕوان من ئەکید بن لەو 1-2 هەفتەی هەواڵی نوێ لەسەری دەزانین ئەگە زانیاری نوێشم بەدەست کات بێگومان من لەوەی پێتانی دەڵێم ڕێز و خسڵاو و خۆشەویستم قوڵکەن سپاس بۆ بینینی بەرنامەی سفر ژیری تکا دەکەم دوگمێ لایک سابسکرایب لە بیر نەکەن تا ئەڵقەیەکی دیکە خواتان لەگەڵ